دەچینە ئەو سەیرانگایی کە بردومان کراوە و بەهۆیەوە 9 گەشتیار گیانیان لەدەستدا و 26 ترێژ بریندار بوون. ئێرە سەیرانگای پەرەخەیە لە ناحیەی دەرکاری سنووری ئیدارەی سربەخۆی زاخۆ. دانیشتوویەکی گوندی پەرەخەیە لە نێو ئەو سەیرانگایە و لەو شوێنەی کە دیمەنی دەست و خوێنی خەڵکی بینیوە کە لە نێو ئاوەکەدا بووە باسی ڕۆداوی بردومانی سەیرانگەکەم بۆ دەکات. ويوم عديتي جي طبعا قدن دستوت اوفيدو وخوين الفوندرا يعني مخوبن جي روستي تشكي بهابونا غاريلو ام باكاكي واتكن وطبعا هابونا غاريلو باكاكي الفيري نيناجي ناموياج باللي بحيجات كود بيجن غاريلو ام باكاكي هنا الفي منطقه بو حيجاتي بوردو مونتكن طبعا روجونا جي بوردو مونتكن وكويا ديور افروكاج حتى افروكاجي جوراكي بوردو مونكريا دەوروبەرین گوندینە نۆڤ گوندیدا. دانیشتوانی گوندەکە زۆر نیگەرانن لەم ڕەوشە و دەڵێن بەردەوام دەڤەرەکەمان بردومان دەکرێت. ڕۆژێ نەجارە 10 جارە 10 تۆپە دەینن 15 تۆپە دەینن جارزانت بەس ڕۆژانە بردومان بەردەوامە ئەvە دوو هەیڤە تەقریبەن ئەو بینن زانن گوندینە چ کەس لێرە نینە معیشەتێ مەلڤێرەیە مسەر مەولە ملکی خۆنە گوندی خۆت جنینە خوا بدن بەس ئەو هەر بەردەوامن هەر بیستانەکەش بۆنە 4 تۆ 5 تۆ ببێ وان بیستانە کەتە وان جنینە کەتە خەڵکێ وان جنینە هەرێکە ناو عەدرێ خوادا تۆپێ vê کەتە و ڕەویە شنۆوێ جنینەدا کەتە هاتە ناو گوندی. لای خۆیەوە کاربەدەستانی ئیداری سنوورەکەش نیگەرانن لەمەڕ ئەو هێرشەی کە کراوە سەیرانگای پەرەخەیە کە بەو شێوەیە زیانی گیانی و مادی بە گەشتیاران و سەیرانگەکە گەیشت. هەڵویستە درست دەوبێت ئەوە پشتی لە ژاری تەحقیقی قەرارە خۆ بدەن ئەوێت بە کۆلینێتکن دەستەوەندا لە ژنێت بلندێت هاتینە پێکینۆن و بە کۆلینێت تێدەتکن و مەش بەرهەندێک گرتی حتا قەرارانی هۆی بێتە دانێ کۆدت چاوا بدەن ئەسبا گومدینا حەجی مژی ئەس گەلوانی هاتیمە بێرێ مێ دیتین سێت و بێت کەتین دیف ئاثارانی دیف ئەویدیاکت بشن دیف پێزانینا توپن یەتکیڤەنە هێچ نزانی نەشێ بژمەدە یەتکیڤەنە بە پێی زانیاریەکانی دەنگی ئەمریکا 35 گوندی سنووری ناحیەی دەرکاری سەر بە ئیدارەی سربەخۆی زاخۆ لە بەرشەڕی نێوان چەکدارانی پەکەکە و سوپای تورکیا چۆڵ کراون تەنها 2 گوند لەم سنوورە ئاوەدانن بە نێوەکانی دەشتەتەخ و پەرەخ. دوجار سەیرانگای پەرەخێ دەکرێتە ئامانج و زیانی گیانی و مادی لێ دەکەوێتەوە. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا دەڤەری زاخۆ.